ئەمڕۆ ئەنجومەنی کۆمسیاران هەڵسا بە درێژکردنەوەی ماوەی پێشکەشکردنی کاندیدەکان لە 28 مانگ تا 31 سێ بۆ ئەم ماوەیە ئەحزابەکان دەتوانن کاندیدەکانی خۆیان تەقدیم بکەن تا یەکشەممی داهاتوو. و تا ئێستا ئەوانەی کە بە ڕسمی پێشکەشی کۆمیسیۆنیان کردووە لە نزمنی تەحالف و ئەحزاب و ئەفرادەکان لە هەولێر دهۆک سلێمانی حەلەبجا یەک تەحالف پێشکەشی کردووە لە هەولێر وەکو حزب پارتی سیاسی دوو پارت تا ئێستا پێشکەشی کردووە لە سلێمانی یەک پارت پێشکەشی کردووە لە دهۆک تا ئێستا هیچ پارتێک پێشکەشی نەکردووە و لە حەلەبجە یەک پارت پێشکەشی کردووە بەنسبەت کاندیدی تاکە کەسیەکان ئەفراد لە هەولێر تا ئێستا 12 کاندیدمان هەیە لە سلێمانی تا ئێستا 21 کەس پێشکەشی کردووە لە دهۆک 13 کەس پێشکەشی کردووە بەنسبەت حەلەبجە تا ئێستا کەس پێشکەشی نەکردووە.